دیاری بزوتۆی گۆڕان کاک عومەر وێڕای پرسە و سەرخۆشیمان هەمووان بەداخین بۆ لە دەزانی نەوشە مستەفا ڕێخەری گشتی بزوتۆی گۆڕان کەی نەوشە مستەفا بە خاک دەست پێ درێت و ئایا لەکوێ بە خاک دەست پێ درێت؟ ئەمڕۆ هیچ مەراسیمێکی بۆ ناکرێت فقط جستەی پیرۆزی ئەشۆرێت و هەڵەگیرێت لە فرێزەرە بۆ سبێنێ و سبێنێش لە گردی زەرگەتە سعادە بە خاکی سپێرینش تا هەر لێرە بە خاک دەست هەر لێرە لە نزیک کێنێنەوە. ئێستا تەرمەکەی پێم وابێ دەبرێتە دەرەوەی ماڵەکەی خۆی دەبرێتە مزگەوت یاخود دەبرێتە پزیشکی لێرە ئەشۆرێت و دوای ئەوە ئەبرێ بۆ پزیشکی ئەوەی کەوا پێویست بێت لە خەستەخانەی یەکێ لە خەستخانەکانی شاری سلێمانی ئەخرێتە شوێنێکی تایبەتەوە هەڵەگیرێت تا سبێنێ سەعات ده. پێدوانیە لە دوای نەوشە مستەفا بزوتۆی گۆڕان ڕوبەڕووی نالەباریەک لە ڕووی سیاسیەوە دەبێتەوە یاخودی وەکو بزوتۆی گۆڕان هەر بەردەوام دەبن لەسەر هەمان ئەو ڕێبازەی نەوشە مستەفاکە بنیادینە. ڕێبازی کاکنەوشیوان دیارە و ئێمەش دەستورێکمان هەیە بە پێی ئەو دەستورەی جەنابی پەسەندی کردو و ڕێی خۆی لەسەردا و ئاخر بڵێن مەسودەکەشی خۆی بەشداری کردو نووسینە ئێمە لەسەر هەمان ڕێباز بزنەوەی گۆڕان بزنەوەیکی ساتیەوە ساڵێک و نیوێکیشە ئەو لێمان تقریبەن دوورە بەڵام بزنەوەی گۆڕان بەردەوام بۆ لەبەرەوە بێگومان بەلەوەی بزنەوەی گۆڕان توژی هیچ جۆرە کارەساتێ نابێت لەوانەیە لێرە لەوێ شتێکی بەسیط ڕووبدا بەڵام سترکچەری بزنەوەی گۆڕان و خۆی ئەمێنێتەوە و پەیڕە و پرۆگرام و ڕێبازەکەشی و خۆی بەردەوامە ئێوە ڕێکەوتنێکی سیاسی و ئیداریتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانێ وەکو بزوتۆی گۆڕان پابەندە بن هەر بۆ ڕێکەوتنێکە هەیە و جەخت دەکەنەوە لەسەر تاکی دەکەنەوە لەسەر جێبەجێ ئێمە گلەیمان لە یەکێتی نیشتیمانی کوردستانەیە بە تایبەتی قیادەکەی نەک قەواعیدی کە نەیانتوانێت و ڕێکەوتنە جێبەجێ بکەن ئەگینا ئێمە بەش بە حاڵی خۆمان تا ئەم لەحزەیە پێداگری لەسەر جێبەجێکردنی. زۆر